ئامادەبوانی خۆشەویست چالاکوانانی قەدرگران بەناوی ڕێکخراوی داکۆ بەخێر هاتیتان دەکەین و ئامادەبوونتان لەم مەیدانە بەرز دەنرخێنین. سەرەتا سڵاو بۆ مامۆستایانی مانگرتوو، سڵاو لە هەڵوێست و گوێری و کە بۆ 8 ڕۆژە لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتووەکان لە شاری سلێمانی مانیان گرتووە لە پێناو بەدیهێنانی مافە شایستەکانی مامۆستایان و موچەقۆران. سوپاس بۆ هەڵوێستی بەرز و پیرۆزیان، هیوای سەلامەتی و تەندروستیان بۆ دەخوازین. بەرەزان وەک ئاگدارن لە سایەی دەسەڵاتی بنەماڵەی بارزانی و تاالبانی و ململانەی سیاسی و بەرژەوەند خوازیان لە بەغدا بۆتە هۆی ئەو دۆخەت دژوارەی ئێستا مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان تێدا زەرمەندی یەکەمن و زیانی زۆریان پێ بگات و نەتوانن بژێوی ژیانی خۆیان و ماڵ و منداڵەکانیان دابی بکەن. ئەم دۆخەش هەر تەنها مامۆستایان زەرمەندی بەڵکو خوێندکاران و قوتابیان گەورەترین زیانیان پێگەیشتووە و کێشەی گەورە بۆ پرۆسەی خوێندن و پەروەردە دروست کردووە. هەرە وتان بەرزی کەنەوە پێڵاوەکە حەز دەمێت تاکی چۆ ئەوە بۆ پێشەوە هەورامی و ئەم پەیامی بۆ پێشەوە هەورامیە بۆ پێشەوە وتان بێکەوە و دوازاریش جاران لە هەورامان بەس کڵاشیان بەرهەمێشان هەیە. بەخێراتنی هەموو لایەکەکەی ئەمە ئەمڕۆ وەک دامانی ڕێکخراوی داکۆک هەستان بە ئەنجامدانی ئەم گرتبوونەوەیە تا پاڵپشتی و پشتیوانی خۆمان بۆ فەرمانبەران و مامۆستایانی هەرێمی کوردستان دووپات بکەینەوە و دەنگی خۆمان دەخەینە پاڵ داواکاری مامۆستایان و فەرمانبەران بۆ شایستە دارایەکانیان و بە دەسەڵاتی هەرێمی کوردستان ڕادەگەێنین چیتر بابەز بێت ئەم زوڵم و ستەمەی کە دەکرێت بەرامبەر هەر تاکیگی هەرێمی کوردستان و هیوادارین دەسەڵاتی داخڵۆسەنەری هەرێمی کوردستان دەزەڵگرێت لە گرتن و زیندانی کردن و کوشتن و ڕۆژنامە نووسان و چالاکوانانی هەرێمی کوردستان. حکومەتی پینە و بەڕۆ بەڕۆکمان بەردە و بڕۆ ئەندازیاری تاڵانی بارزانی و تاڵەبانی ئەندازیاری تاڵانی بارزانی و تاڵەبانی. سپاس بۆ ئامادەبوونتان بۆ پشتیوانیتان بەو گەرم و بڕیا لە خەباتی مەدەنی ڕەوای مامۆستایان بۆ مافەڕەواکانیان. جێی داخە کەوا داکۆک ئێستا سەرقاڵی گرفتەکانی خۆیەتی گرفتارە بە دەردەکانی خۆیەوە ئەگینا بوو بە شێوەیەکی فراوانتر ڕێک و پێکتر گەرم و گورتر ئێمە پشتیوانیمان لە خەباتی ڕەوای مامۆستایان و کەسوکار و دۆستەکانمان بکردایە لە سلێمانی و لە ناو خێمەی شکۆ و سەرجەم شارەکانی تر. بەڕێزان خەباتی ناڕەزایەتی و مەدەنی مامۆستایان بە تایبەتی لە شاری سلێمانی و لە ناوچەکانی زۆنی سەوز بە دوو هۆکار گەشتۆتە ئەم ئاستەی ئێستا سەنگ و قورساییەکی وای هەیە کەوا نەک تەنها خەڵکی کوردستان بەڵکو خەڵکی عێراق و ناوچەکەش چاویان لەسەر خەباتی مامۆستایانە و بگرە هەر هەموو خەڵکی کوردستانیش هیوایان لەسەر ئەو خەباتەی ئەوان هەڵچنیوە. سڵاوڕێیان من ئەیوب محەممەد ئەمین چالاکەوان و ئەندام لە ڕێکخراوی داکۆ وەستا خێراتتان دەکەم بۆ ئەم چالاکیە گرنگە ژی دەسەڵاتداران و حکوومەتی کارتۆنی هەرێمی کوردستان بۆ مامۆستایان و فەرمانبەران و موچەخۆران بەگشتی
وا بە تایبەت بۆ مامۆستایانی مانگرتوو ئێمە وەک چالاکەوانان و ئەندامی ڕێکخراوی داکۆ لە وڵاتی بەریتانیا پشتیوانی خۆمان دەردەبڕین بۆ داواکاریەکانتان دەستخۆشیتان لێ یەکەم سپاس بۆ خۆڕاگریتان ئێوە جێگای شانازی شایەن و شایستەی زۆر لەوە زیاترن کە ئێوە داوای ئەکەن هەر بژین سەرکەوتوو بن. سڵاو و ڕێز بۆ خێمەی ویژدان حکوومەتی زوڵمدار و بێویژدان گوێت دەبێ پاداشتی مامۆستا ئاوایە لە چی شوێنێک ڕەوایە مامۆستا و فەرمانبەران نەدرێ ئەم بڕیارە ستەمکارانە و تاغڕەوانە تاکەی کە بۆتە هۆکاری چەندین کێشەی کۆمەڵایەتی و تێکچووری شیرازەی خێزان و داڕوخانی پەروەردەی کۆمەلگا مامۆستایانی بە هەڵوێست ئێمە لە وڵاتێکی پڕ لە دیموکراسی دەنگتان دەخینە پاڵ دەنگتان لەگەڵ ئازارەکانتانای مانگرتن و ئارامیتان ئەو پەڕی هەڵوێستە و گەڕانەوەی کەرامەت و شکۆی مامۆستایەتیە لێرەدا بەڕوونی دیارە کە دەسەڵاتداران باکیان بە پەرخستی پەروەردە نییە چونکە ئەوان جیلی نەخوێندەواریان دەوێت جیلی خوێندەوار وە تێگەیشت و پشتیوانی لە زوڵمدار ناکە هەروەها بێباکن لە داخستنی مەکتەبە حکوومەکان چونکە زۆربەی مناڵی بەرپرسیەکێتی پارتی لە حکوومەتی تایبەتەکانە دەخوێنن ڕێز و وەفا بۆ هەموو مامۆستاکانی خۆراقی خوێندنمان شاڵا و ڕەفیق چالاکان و ئەندام لە داکۆ بۆ مافازار سلێمانی لە چالاکی مانگرتندا پەیامێک ئەنێرم بۆ سەرانی دەسەڵاتە شکست خواردۆکەی هەرێمی کوردستان چارە نووسان لە ئەسەد و سەدام باشتر نابێ ماوەی 8 ڕۆژە گروپێک لە مامۆستایان لەسەر سادەترین مافەکانیان کە موچەکانیانە بڕیاری مانگرتنیان داوە لە خواردن تا دێتەن دروستیان ناجێگر دەبێت و دەسەڵاتی هەرێمیش لیان بێباکە بەرامبەر بەوەیش تا دێ ئاپۆڕای خەڵک بۆ پشتگیریکردنیان لە زیادبووندا و پەیامەکەش بە هەموو دنیا دەگا ئەمان گاوەی مامۆستایان دەستپێکی شۆڕشێکی جەماوەریە بۆ ڕاماڵینی دەسەڵاتی بنەماڵی چەتەی و مافیا سێمی کوردستان کە هەموو هەوڵیان بۆ سەرکوتکردنی دەنگی ناڕازیە سیاسەتی چەتە و مافیا ئێمەیان ئاوارەی هەندەران کردووە ئەوانیش برسی و دەردەسەر ئەو جارە مامۆستایان بێدەنگیان شکاندوو و دەبێت کەلەیان وەکو سەدام و ئەسەد دەکەوێتە ژێر پێی خوێندکاران و مامۆستایانی مانگرتوو ئێمەش لێرەوە پەیامی پشتگیری خۆمانتان پێ ڕادەگەێنین و دەڵێن تێکۆشانی ئێوە تێکۆشانی دیموکراتی و شەرەمەندانە و بەشکۆیە خەڵکی ڕۆدار و ئازای سلێمانی ئەی دەنگ و بۆڵی ماف و دادپەروەری ئەی هەرەسەی ڕزگاربوونی ئازادی ئەمڕۆ شەقامەکانی سلێمانی دەنگی ماف و دادپەروەری بەرز دەبێتەوە مانگەتووەن و مامۆستایانی ناڕازی کە پشت بە پشت لە بەردەم بارەکەینەتەوە یەکگرتوەکانی UN کۆبوونەوە بە هۆکاری خۆیانەوە دەنگدانەوەی دەنگی ئەو کەسانن کە لە ژێر چەوسانەوە بێدادیەکانی دەسەڵاتداران دەناڵێنن ئەمڕۆ دەنگی ئەو نەوەیان کە بەرگری لە ماف و ئازادیەکانی خۆیان دەکەن و نایانەوە بە هیچ شێوەیەک لە ژێر چەوسانەوە شتەمدا بمێنەوە پارتی وێکەتی کە چەندین ساڵە حکمی هەرێمی کوردستانیان کردووە ئێستا بەرەو ڕوخان دەچن ئەوان لە بری ئەوەی خزمەتی خەڵکی کوردستان بکەن تەنیا بەرگری لە دەسەڵات و سامانی خۆیان دەکەن برسیمان دەکەن بێشعورینە موچەمان دەبڕن هەینامەردینە لێرەوە پەیام دەنێرین بۆ گروپی مانگرتن لە خواردن لە شاری سلێمانی پێیان دەڵێن ئێمە لەگەڵتانین و پشتیوانتانین ئاشکرایە مانگرتن لە خواردن دیموکراتی ترین چالاکیە کە مرۆڤ بیکات جانی قوربانی و جانبازیە بە دەستەی خۆت ئەو جۆرە لە چالاکی هی خەڵکی هۆشیار و بە ئیرادەی کۆمەلگایە وەک مانگرتووە کە لە شاری سلێمانی مانیان گرتووە شۆڕشێکی سپیە دژی دەسەڵاتە دز و گەندەڵکارەکان سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێم ئەنجومەنی وەزیران ویژدانتان لەکوێ فڕێداوە ئابڕووتان لە کام سۆزانی خانە بەجێماوە ئەقلی ئیداریتان لە کام قومارخانە دۆڕاوە ئەگەر ئیدارەی ئەو خەڵکەتان پێ ناگرێ و حکومەتداریتان پێ ناکرێ فەرموومتان بشکێنن بڕۆنەوە یان بۆ کەرەج و تاران یان بۆ ئەنقەرەی زێدی ئاغاکانتان ئێوە کەی هی حکومەتدارین ئێوە کەی هەموو تەمەتان لە خزمەتکردنی داگیرکەراندا بەسەر بردبێ میلەت چۆن نەتوانێت لە سایی ئێوە ئاسوودە
دەبێت. 5/2025 گربوونەوەیەکمان کرد بۆ پاڵپشتی لە مامۆستایانی مانگرتوو گەلە پێش دەرگای بارەگای نەتەوەی گرتوەکان لە شاری سلێمانی گربوونەوە. ئێمەش یەک نەوەیەک لە نەوەکانی داکۆک لە وڵاتیان دەرانمان بێ پشتگیری خۆمان دەنێرین. داکۆچی لە هەموو مافەکانی هەرێمی کوردستان دەکەین دژی ئەو دوو بنەماڵەیە و هەروەها یەک پەیامێکم بۆ ئەو دوو بنەماڵە هەیە پێیان دەڵێم وەک عەبدوڵڵا پەشێو دەڵێ ئەی پڵنگەکانی شاخی توێنێ و پشی لە دابەستەکانی ئەمڕۆ هەستن لە خەو میلەتەکەتان ڕای کرد. مەودای عەقڵێتی حکومڕانی جوت بنەماڵە بۆ خێڵیان یان عەشرەتە نەک شەعبێکی چەند ملیۆنی بەڵگەش بۆ ئەمە حکومڕانی فاشل و شتوخواردیانە لە بەڕێوەبردنی پێشکردی خزمەتگوزاری سەرەتایی لە گشت دنیادا زەنگی ساڵی نوێ لێ درا لە کوردستان نەبێ هێشتا 2024 بە تەوقیتی موچەی نەدرا و دژرا و بەژۆندی خۆیان جوت بنەماڵەی تاڵەبانی و بارزانی کە حکومڕانی ئێستا ئەو خاکوو نیشتمانە جوانە بێنازن کە بەداخەوەنەوە بنەوە بەردەوام دەسەڵات دەستاودەست دەکەن لە نێوان خۆیاندا کوڕ بۆ کوڕ. ئەمەش تەنها بە پشتبەستن بە سەرمایەکی یەکجار زۆری خۆکرای میلەت بە تایبەتی موچە و قوتی چینی فەرمانبەران و مامۆستایانی زەحمەتکێش. چینی مامۆستایان و فەرمانبەران ساڵانێکی زۆر تەمەنیان لە خزمەتی وڵات و نیشتیمان پێشکەش دەکەن دەبێت ڕێگیرا و بنوژیانێکی شایستە فەرهەم بکرێ بۆیان. بەڵام بەداخەوە دەبینین لە سەروەختی سەرمای وەرزی زستان و مامۆستایانی سەربڵند هەشت ڕۆژە دەبێت لە پێناو قوت و مافی ئەمان ژیانیان هێناوەتە سەر شەقا و مامگرتنیان ڕاگەیاندوو. تکاوتان لەگەڵ ما بیڵێنەوە ئەی حکومەتی دزوجاش ئەی حکومەتی دزوجاش معاشمانەوە معاش معاشمانەوە معاش ئەی حکومەتی دزوجاش ئەی حکومەتی دزوجاش معاشمانەوە معاش معاشمانەوە معاش ئەی حکومەتی دزوجاش ئەی حکومەتی دزوجاش معاشمانەوە معاش باوڕێزی زۆر هۆنراوەی دەڕۆم ئەو هۆنراوەی کە لە دوای ئازادبوونم لە زیندانی بنەماڵەی بارزانی جاش لە کوردستان نووسیم دوای ئەو هۆنراوەیە کوردستانم بەجێهێشت و هۆنراوەکە کراوەتە گۆرانی و زۆربەتان بیستوتان دەڕۆم ئەگەر پەڕ و باڵم بدەم بە دەست ڕووباری خوێن دەڕۆم ئەگەر هەموو دنیا لە شەقەی باڵی من بدوێن دەڕۆم دەبم بە ئاوارە چون لە نیشتیمان بێکەسم لە خاکی خۆم خوێنم دەخوا دۆستی دوێنێ و فریاد ڕەسم دەڕۆم نیشتیمان جێ دێڵم ئەو خاکەی بۆتە کەلاوە ئەو خاکەی شوێنی یەک نەبا گۆڕی بێنازی سەد داوە دەڕۆم گەردوو ڕۆژم مابێ ژیان لای تۆژانی سەرە خاچی خەم و گەلی مێگەل هەتا مابی دز ڕابەرە دەڕۆم هەتا ماڵی دەستبی تا نانی تۆ بۆ دوژمن بێ نە من بە تۆ دەڵێم سڵاو نە تۆ چاوێکت لە من بێ دەڕۆم دایە لێم ببوورە کە دوور دەبم لە ماچی تۆ چیتر بۆ من بەهەش نییە نیشتیمان و ژێرقاچی تۆ دەڕۆمی تر نایەمەوە تاچی فیرعونە وردە بن پەشێ و ئاسا منیش دەڕۆم تا چەرچی و دەست سەرکردە بن ماوەی چەند ڕۆژێکە مامۆستایانی سلێمانی بەم وەرزی سەرما و سۆڵەیە شەقامەکانیان مانیان گرتووە و داوای موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو دەکەن. لێرەوە دەمەوێت جگەل لە پشتگیری تەواوم بۆ مامۆستایانی مانگرتوو چەند سەرنجێک بخەبە بەردیدی ئازادی خوازان و چین و تۆژە جیاژیەکانی کوردتری کوردستان. ئەمێت جێگەی تێرمانینە لەگەڵ ئەوەی حکومەتی هەرێم موچەی فەرمانبەران نادات وەستوکایەتیان پێ دەکات و هیچ باکی نییە ئەگەر مامۆستایان لەبن ئەو خێمانە یەکێکیان بمرن لە برسا و لەسەرما بۆیە پێویستە هەمومان بەوتار و چالاکی جۆراوجود پشتگیری لە مافی ڕەوای مامۆستایان و فەرمانبەران بکەین و دژی ئەو دەسەڵاتە دیکتاتۆر و خۆسە پێ نەبوەستینەوە. پێویستە تەواوی ڕاگەاندەکانی دەرەوەی دەسەڵات بایکۆتی لە دوانەکانی بەرپرسانی پارتی وێکێتی و وتەپێژی حکومەتی هەرێم بکەن و بە هیچ جۆرێک لە دوانیان بڵاو نەکەنەوە. دەسەڵاتێک بە مانای کەلیمە دیکتاتۆر و خۆسە پێن زاڵمەوە لەسەر دەریایەک نەو دەژین و بە ملێن
ملیۆنان دۆلار داهاتی ناوخۆی لەبەردەستە کەچی موچەی فەرمانبەران نادات ماوەی زیاتر لە 3 بۆ 4 ساڵە ئەو دەسەڵاتە غەدر لە میلەت دەکات تەنانەت هەتاکو ئێسانەی توانیوە بچووکترین مافە سەرەتایەکانی ژیان بۆ میلەت دابین بکەن کەچی خۆیان لەو پەڕی فراهەتیدا دەژین مامۆستایان چینی هەرە گرنگی هەموو کۆمەلگایەکن و داهێنەمە و داهێنەری دینای مۆدرن لە هەموو وڵاتان بچووکترین و سادەترین مافی خۆت کە موچەکەتە کەچی دەسەڵاتی ئەکسپایری هەرێم نەک موچە بگرە بچووکترین مافی سەرەتایی خۆت کە دەیتە سەر شەقام پێت ڕەوا نابینێ و بە تۆندترین شێوە ڕێت لێدەگرێ و ڕاپێچی زیندان دەکات و یان نیشتیرۆرت دەکات نمونەش مامۆستا جیهان و مامۆستا هێرش و مامۆستا هۆشیار و مەلای یونس کە بۆ ماوەی 25 ساڵ لە زینداندا بوو هەتا وەفاتی کرد لە زیندان ئێستاش لە زیندانەکانی هەردوو زۆن جۆرەها ئەشکەنجە و لێدان و کوشتن و پێشێلی مافی مرۆڤ دەکردرێت خراپتر لە زیندانەکانی سیدنایی بەشار ئەسەد ئەم خۆپشاندان و ماگرتن و ئەرکە پیرۆزەی مامۆستایان لە شاری سلێمانی پێ هەڵساون حەقە و وەک ڕەوەندی بەریتانیا هەمومان دڵمان لەگەڵیان و پاکشتانین زادی ئەمڕۆ هەستان بە ئەنجامدانی خۆپشاندانێکی هێمنانە ئەویش پشتگیریکردنی مامۆستایان و مانگرتوانی باشووری کوردستانە ئێستا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە هەردوو زۆری سەوز و زەر دەستیان کردووە بە قۆڕەخکاریەکی ئەم ناوچەیە ئەویش بڕینی موچە و پێنەدانی مافە سەرەتایەکانی فەرمانبەران و مامۆستایان و کەپکردنی دەنگی ناڕازی و ڕۆژنامە نووسان و چالاکوانان بەڕێزان ئێمە دەنگی خۆمان دەخێنە پاڵ دەنگی مامۆستایان و فەرمانبەرانی مافە زەوتکراوەکان و موچە پێنەدراوان بژی مانگرتوانی ناڕازی بژی ڕۆژنامە نووس و چالاکوانی ناوزیندانی محمد سعيد السعاف محمد سعيد السعاف كركات هرباوة أيش بيشوا هورامية كيف محمد سعيد السعافة محمد سعيد السعافة بيشوا هورامي أخواتو سروكاكات دروزن داتي ولاد ديز دا صلاة كواني داتي ولاد ديز دا صلاة كواني داتي ولاد حكمتي بينا وبرو واسمع لي بينا وبرو 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 ئەمە وەکو ڕێکخراوی داکۆک ئەمڕۆنێرن بۆ پشتگیریکردنی مامۆستایان کە زیاتر لە هەفتەیەکە مانیان گرتووە کە داوای حەق و مافی خۆیان دەکەن دژی ئەم دەسەڵاتە لێرەوە پێتان دەڵێن تا سەروەتان ناچێت بنە ماڵی بارزانی تاڵەبانی ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە بەو جوانە هەر وەکو بەشارە سەد و سەتام حوسێن و محەممەد قەزافی لە ناوەشن دەستا خۆشن لە گڵاسگۆ هاتووم بڵێم برا ئازیزانە خۆشەویستی منە ئەڵێن جنێوی تیانە فەرهەنگی کوردی خۆشەویست ئەڵێن جنێوی تیانە فەرهەنگی کوردی خۆشەویست بێمنەتم لەو فەرهەنگە و منە و فەرهەنگەم هەر نەویست کاتێک کە وەزیری دەبەنگ لەگەڵ میلەت بیکا بە جەنگ قەڵەم دەستەمۆ کات فەنگ پێویستی بە داشۆرینە یاسا و ڕێسا و سەرۆکی بێ عوزر و پاسا و ئینجا فەرهەنگ نەفرەت لە فەرهەنگێکەکەم کوشتنی تیا بێ جنێونا شەیتانی تێدا بێ خێونا نەفرەت لە فەرهەنگێکەکەم بکوژ دای بنێ بۆ کوژرا و بێباک بێ لە موچەی تزرا و بیکات بە سەرۆک پیا و خراو میز بە فەرهەنگێکە ئەەکەم هەر کەس جنێو بەخوا بدا ئازادی بێ ئازادی خوازگەر ناوی سەرۆک بهێنێ لە فەرهەنگا فەسادی بێ مەرگی شەرەفمەندی نەوێ و محتاجی ژیانێکی پڕ لە سەرشۆڕی و گەوادی بێ بەڵام حەیف و داخ و ئەسەف ئەمڕۆ کەسی سووک و دەبەنگ ئەمڕۆ کەسی خاوەن تفەنگ بۆ شەرعیەتدان بە کوشت و بڕ ئەڵێن لای دابوو لە فەرهەنگ بۆیە بێباک لەو فەرهەنگە بەو پەڕی هێز بەزار و لێو هێندەی لمی بیابان و ئاوی دەریا و باڵداری کێو دژی چەتەکانی وڵات فەرهەنگ پڕ ئەکەین لە جنێو
ئەوەی ئێمە گلەیمان لەسەر نەوێ بە حکمی ئەوەی لە کوردستان نین گلەیە گەورەکە لە تۆی فەرمانبەرە لە تۆی پۆلیس و ئاسایش و پێشمەرگەیە لە تۆی کەسوکاری قوتابیە لە تۆی خودی قوتابیە لە باوەکانی ڕابردوو بینیمە چی توێژەکان ڕێزیادا سەر شەقام و پرسیارەکە لێرە ئەوەیە بۆ یەک ناگرن بۆ مەگەر ناڵێت هێز و یەک بووندایە ئەگەر قەرار ئەم وەزع بگۆڕێ با بە یەکەوە بیگۆڕین ئەگەر قەرارە وێنەیەکی ناشکردنی دەسەڵاتی کەجوفاتی نیشانی دنیای دەرەوە و دەنگدەرانیان لە کوردستان بدەین با ئەوێنەکە گەورەتر بێت معقول چییە مامۆستا لەسەر شەقام خەریکە گیانەدا تۆی موچەخۆریش لە ماڵەوە بەرەبوومەکەی بستیتەوە لە کۆتاییدا دەڵێم یاخوا بە قوربانی شەقام بم شەقام ئاراستەی زۆرێک لە حکومڕانای دنیای گۆڕی هی ئێمە نەبێت وا حەیف نییە شەقام هەبێت لە ماڵەوە بمرێت وا حەیف نییە نان و ئازادی هەبێت لە برسان و بە کۆیلەیی بمرێت پەیامی پشتگیری و پاڵپشتی بۆ مامۆسایانی مانگرتوو ڕێزداران مامۆسایان و فەرمانبەرانی مانگرتوو شاری سلێمانی پاڵپشتی و پشتگیری خۆمان دووپات دەکەینەوە بۆتان لەم شۆڕشە مەدەنی کەوا ئێوە پێوەی هەستاون بۆ داواکردنی ماپەڕەواکانی خۆتان مانگرتنی ئێوە تەنیا چالاکیەکی ئاسایی نییە بەڵکو دەستپێکی قۆناغێکی مێژوویە بۆ پاراستنی ڕێزی پیشەکەتان و دەستەبەرکردنی زەمینەیەکی لەبار بۆ پەروەردەکردنی ناوەکانی داهاتوو تاکو هیچ کاتێک لە بەرامبەر داواکردنی ماپەڕەواکانیان زەلیل و بێهەڵوێز نەبن مامۆسایان تەنیا وانەبێژ نین بەڵکو دروستکەری سەردەم و پێکهێنەری کەسایەتی ئەوەی مرۆڤ لەژێر چەتری فێرکاری ئێوەدا فێری دەبێت تەنیا وانەیەک نییە بەڵکو ڕێچکەیەکی ژیانی مرۆڤایەتی و بەرزڕاگرتنی بەها ڕەوشتەکانی کۆمەلگایە بەڵام بەدڵنیاییەوە ئەوانیش ناتوانن بە تەواوی بەو ئەرکە هەڵسن وەک ڕابەرێک لە کاتێکدا لەژێر فشارە مادی و معنەویەکانی ژیاندان چۆن دەتوانیت پەروەردەینەوەیەکی کاتێک مافەکان بلێزەوە کرابێت و ڕێگای هەناسەدانیان بۆ نەهێشت بێتیتەوە چالاکوانان پشتگیر و هاوسۆسانن هەر ڕۆژێک کە لەژێر خێوەتەکەتاندا دەمێننەوە و هەر چ بکەیەکەوا بە برسێتی بەسەری دەبات ئەوڕۆ دڵتای گەون کە لەم دوورە وڵاتیەوە پشتیوانی خۆمان بۆمان گرتوواری شاری سلێمانی ئازیز دەکەین بەداخەوە کە لەلایەن نین تا لە نزیکە و پشتیوانی خۆمان پیشانیان بدەین بەڵام ئەوەی ئەوان دەستیان داوەتێ هەر لەبەرەوە هۆکارانەش بووە کە ئێمەش لە وڵاتان جێهێشت و لەم غوربەتیەوە بەگربوونەوە پشتیوانیان بکەین ئەمە بەرهەمی 30 ساڵی حکومڕانی پارتی و یەکێتیە کە چینێکمان بگرێت و چینێکی تریش لە وڵاتی بێگانە هاوخەمی پشتیوانیان بۆ دەبڕێت لێرەوە بە مانگرتوانانی مامۆستایان دەڵێن ئێوە پەروەردەی کۆمەڵگان ئێوە بەشخوراوی دەستی دەسەڵاتی فاشتەکەی هەرێمن پێیان دەڵێن ئێمە پشتیوانیان دەکەین و سیوای دەشتاقی بۆ ئەو مانگرتوانە دەخوازین کە دەندروستیان تێک چووە بۆ دەسەڵاتیش هیچ باکێکیان نییە لێیە چیمە لەنیشتیوانچکە لەوەی کەنانێکی و کەپۆلێکی دڵنیایی و گێفانێکی بە قڕمەت و مشتێ هەتاوی ئارام و بارانێکی خۆشەویستی پەنجەرەیەکی سراوەی سەر ئازادی و عەشق و باتێت من چیمەوێت لەوە زیاتر بۆیە ئیتر نیوە شەوێ دەواازەکە شکان و چوومە دەرێ بێجایی چوومە دەرێ